عاد كورونا من جديد وتاری ئەمڕۆم لەسەر گەڕانەوەی کۆڕۆنایە. بۆچی؟ ئایا هیچ ئاماژەیەک لە قورئانی پیرۆزدا هەیە ئێمە سوودی لێوەربگرین سەبارەت بەم بابەتە؟ ئەی ئێمە سەر نەکەوتین بەسەر کۆڕۆنادا؟ ئەی ئاهەنگ نەجێڕدرا؟ ئەی شانازی بە زیرەکی و لێهاتوویی خۆمان نەکرا کە ئێمە وا بووین و واچوین و ئێمە سەبەب بووین و ئێمە کۆڕۆنامان لەناو برد و سەرکەوتین بەسەریدا؟ عەجەبەن بۆ گەڕایەوە. براکانم وەڵڵاهی ئینسانی ژیر بە وردی قورئان بخوێنێتەوە بۆی دەردەکەوێت کە ئەو کەسە گەمژانەی دەڵێن قورئان و ئیسلام بۆ ئەم سەردەمە نابێت چەندێک بێعەقڵ و نەفامن. وەڵڵاهی دەڵێ بۆ ئەمڕۆی ئێمە دابەزیوە. چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز کە تیایدا خوای پەروەردگار باسی وەزعی موسا پێغەمبەر دەکا عەلەیهی السەڵات وسەلام لەگەڵ فرعون ولەگەڵ قەومی فرعون ولەگەڵ قەومی موسا عەلەیهی السەڵات وسەلام کە الأمثال تضرب ولا تقاس. مەبەستەوە نییە کە ئێمە بڵێن وەڵا فڵانە کەس وەک موسا وایە یا فڵانە کەس وەک فرعون وایە. نا، ئینسانی عاقڵ تێدەگا نسبیەن عیبرەت وەردەگرێت. بەڵام با بێنین قسەکە خەینە بەرچاوی خۆمان بە کورتی، اینجا سەیری واقعی خۆمان کەین بە وردی. پەروەردگار دەفەرمێ وەلەقەد ئەخەذنا ئالە فرعون بالسنین ونقص من الثمرات لعلهم يذكرون. خوای گەورە پێغەمبەرێکی مەزن و مبارەکی بۆ فرعون نارد، داوای دووشتی لێ کرد. یەکەمیان خوا بناسە تۆ خوانیت، دووهەمیشیان هیچی تر بەنو ئیسرائیل مەچەوسێنەرەوە، ئازادیان کە با لەگەڵ خۆم بیان بەم میسر بۆ تۆ جێ دەهێڵین دەگەڕێینەوە بەرەو شام. ئەم دوو داواکاری لێ هەبوو. بەڵام فرعون هەر چونکە دەسەڵاتی هەبوو جارێ عقوبەی خوای گەورەی بۆ نەهاتبوو، وای دەزانی کە مەسەلەکە زۆر سادە و ئاساییە، ئاوا ئینکاری بکە لە ئایاتی خوا و ئاوا سەرپێچی فەرمانی خوا بکە، گاڵتەی لێ دەهات. خوای پەروەردگار چۆن لە کوردەواری خۆماندایە لە زمانی سەردەمیانەی ئەمڕۆ دەڵێ قۆناغی یەکەمی حیسار، قۆناغی دووەمی حیسار، خوای گەورە عقوبەیەکی خەفیفی بۆ ناردن جارێ بۆ فرعون و دار و دەستەکەی، بۆ تاقمەی ستەمکار و زاڵمەکان ئەوانەی کە یاخی بوون لە خوا و عەبدەکانی خۆشیان دەچەوساندەوە. عقوبەکە پێک هاتبوو لە دووشت السنین ونقص من الثمرات. خوای گەورە وشکە ساڵی بەسەرهێنان، باران نابارێت، و هەروەها نقص من الثمرات، ثەمەراتیش بەروبووم و میوەجات و بەرهەمی کشت و کاڵیش ئەگەر باران نەبێ و ئاو نەبێ ئەویش کەم دێنێ، کورد دێنێ. سەرە ڕای ئەوەش خوای گەورە ئافەت و بەڵایەکی بۆ ڕووەک و میوەجاتەکانیان نارد پێنەگەیشت. ئێستا ئەگەر ساڵێک یەک ساڵ وشکە ساڵی بێ، دەغڵودان و زرعات و کشت و کاڵ و میوەجات نەبێ، بە وڵاتەوە دیارە، بەڵێ پێوە دیارە. ئەمە تاقیکردنەوەی یەکەم بە خەفیفی بوو. ڤایرۆسی کۆڕۆنا جاری یەکەم بۆمان هات بە خەفیفی. خوای گەورە دەفەرمێ وإذا جاءتهم الحسنة قالوا لنا هذه. ئەگەر خوای گەورە بەڵاکەی لا برد و خۆشی گەڕایەوە، وتیانەوەی ئێمە ئازاتی ئێمەیە، ئێمە هۆکار بووین، سەرکەوتین بەسەریدا، نەخشە و پلانی واماندانا سەرکەوتین بەسەر کۆڕۆنا. وإذا جاءتهم الحسنة قالوا لنا هذه. ئەوەی ئێمەیە، عاقڵی ئێمە بوو، زیرەکی ئێمە بوو، لێهاتووی ئێمە بوو، پلانە مهمەکانی ئێمە بوون. ئەوە کە خوای گەورە لەسەری لابردن، جاری یەکەم بۆچی تووشی کردن؟ لعلهم يذكرون، بەشک و بیرکەنەوە. خوایەک هەیە لە فرعون گەورەتر، باڵادەستر، وا نەزانین ئەگەر وتمان یەک زائید یەک دەکاتە دوو، واتە دونیاش دەچم زەوی دەچێڵم و ئاوی دەدەم و بەروبوومی چاچی دەبێت، پارەم هەیە و تیجارەت دەکەم و قازانجی باش دەکەم. وانییە برا کە خوای پەروەردگار بیەوێ بەروبوومت نەبێ ناتبێ، بیەوێ لە تیجارەتتدا زەرەرکەی زەرەر دەکەی، بیەوێ بەڵایەکت بۆ بنێرێ ژیانت پەک بخا و تووشی شەلەلت کە تێگڕای میلەت و وڵات تووشی شەلەل کە خوای گەورە تووشی دەکا. وا مەزانە شاری بێحاکمە،
خوایەکەیە هەموو کارەکان بەدەست خۆیەتی لعلهم يذكرون بەشک و بیرکەنەوە بیریان نەکردەوە فرعون و دار و دەستەکەی بیریان نەکردەوە بەو دوو بەڵایی کە خوا بەسەری هێنان برسێتی و وشکە ساڵی سوودی نەبوو چەند جار مسلمانان خوای گەورە ئێمەی تووشی برسێتی کرد ئێ باشە ئەو قەیرانەی کە دەیبینین بە چەند مانگ معاش نییە لە 10 کەس لەوانەیە 8 کەسی نەبوو بێت ئەوە نابینین تاقیکردنەوەی خوا بێ لعلهم يذكرون بۆ ئەوەی بیرکەنەوە بیریان نەکردەوە سوودیان نەبینی ئیستیفادەیان نەکرد کاتێکیش کە خوای گەورە بەڵایەکەی لەسەر سووک دەکردن بارانی بۆ دەباراندن بەروبوومیان دەهات قالوا لنا هذه ئەوە ئازایەتی خۆمانە وإن تصبهم سيئة يطيروا بموسى ومن معه ئەی ئەگەر هاتپاو ناڕەحەتیان توش بایەوە دەیانەوە هەموو لە ناوچاوانی موسا و شوێنکەوتەکانی موسایە ئەوانە نەکبەتن ئەمانە نەهامەتین زۆر کەس براکانم ئیسلام بە نەهامەتی میلەتی کورد دەزانێت بانگ بە نەهامەتی میلەتی کورد دەزانێت ئافرەتێک خۆی داپۆشیوە و بە شەرم و بە حەیا بە نەهامەتی میلەتی کوردی دەزانێت گەنجێک دەست بە دەستنوێژ و بە پاک و بە ڕەوشتەوە ڕوو لە ماڵەکانی خوا بێ ئەوە بە نەهامەت بۆ میلەتی کورد دەزانێت يطير بموسى ومن معه ألا إنما طائرهم عند الله ولكن أكثرهم لا يعلمون نخير مسلمانان نە موسا نە شوێنکەوتەکانی موسا و نە ئافرەتی خۆدا پۆشەر نە مسلمان و گەنجێکی ئیماندار نە ئیسلام نە بانگ نە قورئان ئەوانە سەبەبی نەهامەتی میلەت نین سەبەبی فەقیری و هەژاری نین سەبەبی نەبوونی موچە نین سەبەبی گەندەڵی و زوڵمی ستەمکاران نین کاکە ئیسلام هۆکار نییە براکە إنما طائرهم عند الله ولكن أكثرهم لا يعلمون والله ئەوەی کە تووشمان دەبێ بە سەبەبی کەسبی دەستی خۆمانە زۆر جار کەسانێک کە ناحاڵین و تێناگەن دێن تۆمەتبارمان دەکەن کاکە ئەمانە دائیمەن دێن گلەیی و لۆمە لە میلەت دەکەن من گلەیی لە لوتکەوە دەکەم تا خۆم کە خۆم بە بچووکترین کەس دەزانم هەمووی تاوانبارە هەر هەموومان کەم تەرخەمین هەر یەکەمان لە لایەکەوە لە بوارێکدا نیسبەتێک دەستمان هەیە لەو واقعی کە هەموومان تیایدا دەژین تا دەسەڵاتیشت زیاتر بێ و مەسئولیەتت زیاتر بێ بێگومان تاوانت گەورەترە لای خوا و ئەرکت قورسترە ئەمما وەکو هەندێک کەس بێن بڵێم کورە براکەم بەخوا ئەم میلەتەی ئێمە مەلایکەتە لەو میلەتە باشتر نییە لەسەر ڕووی زەوی بەس چی بکەین کۆمەڵە کەسی گەندەڵ و زاڵممان بەسەرەوەیە بەس هەوڵ دەین ئەوانە لابین تەواو بەخوا وانییە سوێن بەخوا خوافە زوڵم لە هیچ میلەتێک ناکات میلەتێک چاک بن کار بەدەستی خراپیان بۆ نانێرێ میلەتێکیش خراپ بن کار بەدەستی چاک بەکەڵکیان نایەت لە خۆمەوە دەڵێم با تەوبە بکەین و بگەڕێنەوە لای خوا تا خۆمان چاک نەکەین خوای گەورە وەزەکەمان بۆ چاک ناکات ئەمەش پاساو نییە بۆ دەسەڵات پاساو نییە بۆ کەسانێک کە ماڵی میلەت بخۆن کە زوڵم بکەن کە پشتکەن لە دینی خوا ئەبەدەن عقوبەی ئەوان زۆر گەورەیە کە تۆبە نەکەن و نەگەڕێنەوە لای خوا دوای عقوبەی یەکەم فرعون و دار و دەستەی سوودیان نەبینی وقالوا مهما تأتنا به من آية لتسحرنا بها فما نحن لك بمؤمنين وتیانەی موسابەتە مای چی دەتێ فێڵمان لێ بکەی بەو شتانە بمان خەڵەتێنی وشکە ساڵی و برسێتی و نەبوونی بەوە أبدا مهما تأتينا به من آية لتسحرنا بها فما نحن لك بمؤمنين هەرچەندە نیشانە و بەڵگەمان بۆ بێنی بۆی سحرمان لێ بکەی ئێمە باوەڕت پێ ناکەین ئایا موسا دەیەوێت سحر لە فیرعون کا کەواتە قەومێکی عیناد و سەرکەش ئایەت سوودی نەبوو بەڵگە و نیشانە سوودی نەبوو خوای پەروەردگار حیساری قۆناغی دووەم دەست پێ دەکات لەگەڵیان تونتری دەکا وەکو ئێستا تونتری کرد لە ئێمە فرمووی فأرسلنا عليهم الطوفان والجراد والقمل والضفادع والدم آيات مفصلات ئەو جا 5 عقوبەی قورسترمان بۆ ناردن دیارە بە وشکە ساڵی و بە برسێتی سوودی نەبوو 5 عقوبەی قورس خوای گەورە لافاوێکی بۆ ناردن بە ماڵ و بە حاڵ و بە زەرعات و هەمووی لێ تێکدان طوفان والجراد کولەی بۆ ناردن هەرچی داهاتیانە خواردی والقمل ئەسپەی بۆ ناردن خوای پەروەردگار بۆ سەریان و بۆ لاشەیان کەوڵی کردن
بۆ درەختیان خۆرکە لێی دەدا کۆڵەکەی دیوارەکەیان و کۆڵەکەی سەربانەکەیانی دەخوارد و دەڕما والقمل والضفادع دەچێتە سەر جێگا بخەوێ بۆقی لێ لەسەر سفرەدا دەنیشێ پڕە لە بۆق والضفادع ژیانیان لێتاڵ بوو والدەمە دەچێت لە بیرەکە ئاو دەرهێنێ سەتڵەکە دێنتە دەرە پڕیەتی لە خوێن خوای گەورە ئەو 5 عقوبەی بۆ ناردن سا لەوانەیە بڵێن باشە مە چی ئەم جۆرە عقوبان ئەی ڤایرۆسی کۆڕۆنا چی وما يعلم جنود ربك إلا هو کەس نازانێت جوندیەکانی خوا چین و چۆنن ئیلا خوا خۆی نەبێ شتیوات بۆ دەنێرێ بەلاتەوە سەیرە تۆ قووەتت هەیە و حیمایەت داناوە و پارەت هەیە و بانقەکانت پڕ کردووە و دەڵێی تەواو بە گوێرەی عەقڵی خۆم لە هیچ لایەکەوە من ناپێچرم لە هیچ لایەکەوە من زەفەرم پێ نابردرێت کورە خوای گەورە ڤایرۆسی کۆڕۆنات بۆ دێنێ هەموو قووەتەکەت دەرەقەتی نایەت هەرچی ماڵی هەتە سەرفیکەی عیلاجەکەی نادۆزیتەوە خوای گەورە ئەو 5 عقوبەی جۆری دووەمی بۆ ناردن فاستكبروا وكانوا قوما مجرمين قومێکی مجرم بوون حاڵیان چۆن بوو کە ئەوانەیان بۆ هات ولما وقع عليهم الرجز قالوا يا موسى ادع لنا ربك لئن كشفت عنا الرجز لنؤمنن لك ولنرسلن معك بني إسرائيل کاتێک کە لافاوەکە هات هەنایان بۆ موسا بردو ئەی موسا بەس بۆمان لە پەروەردگارت بپاڕێرەوە ئەومان لەسەر لابەرێ ئەوە ئێمە ئیمانت پێدێنین باوەڕت پێ دەکەین و هەروەها بەنو ئیسرائیلیش ئازاد دەکەین لەگەڵ خۆت بیان بە کە دوعای دەکرد موسا عەلەیهی السەڵات وەسەلام بۆ ئەوەی خوای گەورە لای بەرێ هەر بەڵایە کە دوعای دەکرد لا دەچوو فلما كشفنا عنهم الرجز إلى أجل هم بالغوه إذا هم ينكثون کە خوای گەورە بەڵاکەی لەسەر لا دەبردن ڤایرۆسەکە نەدەما دەگەڕانەوە بۆ جرت و چەقەنەی جاران و بۆ یاخیبوون لە خوا و بۆ گاڵتەجاری و بۆ دوور لە دینی و دەگەڕانەوە سەر بابەتی خۆیان خوای گەورە دەفەرمێ فانتقمنا منهم اینجا حیصاری سێیەم عقوبەی سێیەم هات خوای گەورە پەناماندا والحمد لله وصلى الله وسلم على رسول الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله کە بەتونتر 5 عقوبەی تری بۆ ناردن خوای گەورە هەر سوودی نەبوو و بەڵێنیان دەدا لە کاتی تنگانە و ناڕەحەتیەکەدا ئەگەر بێت و خوای گەورە ڕەحممان پێ بکە ئێمە تۆبە دەکەین کە ڕەحمی پێدەکردن و ناڕەحەتی لەسەر لا دەبردن دەگەڕانەوە دیسان خوای گەورە دەفەرمێ فانتقمنا منهم اینجا تۆڵەمان لێسەندن فأغرقناهم في اليم ئەم جارەیان خوای گەورە بۆقی بۆ نەناردن و ئەسپێ و کولەشی بۆ نەناردن فأغرقناهم في اليم لەناو بەحردا غەرقمان کردن قسە و بەسەرهاتی غەرقەکەش هەموو مسلمانێک بیستویەتی دەزانێت چۆن خوای گەورە غەرقی کردن لە کاتێکدا غەرقی کردن کە لەو پەڕی قووەت و دەسەڵاتدا بوون و لە کاتێکدا خوای گەورە موسا و ئیماندارانی سەرخست کە لە ناڕەحەتترین ساتیاندا بوو لە ترسی فرعون ڕایان کردووە گەیشتنە بەحر بەردەمیان بەحرە و لە پشتەوەشیان فرعون و جەیشەکەیەتی ئەینە المەفەڕ خوای پەروەردگار لەوێ بە فریای مسلمانان هات ئەو بەحرەی شەق کرد بۆ موسا و ئیمانداران پێیدا پەڕینەوە ڕێگایەکی طەریقەن یەبەسەن ڕێگایەکی وشک کە ئەنەما قەت ئاوی بەرنەکەوتووە لە قوڵای بەحر پەڕینەوە و کە فرعون و دار و دەستەی هاتنە ناویەوە خوای گەورە ئاوەکەی هێناوە یەک و غەرقی کردن بۆچی بأنهم كذبوا بآياتنا وكانوا عنها غافلين چونکە ئاەتی ئێمەیان بەدرۆ دانا جارێک دوو جار ئینزارێک دوو جار ئینزار عقوبەیەک دوو جار عقوبە هەر سوودی نەبوو لەگەڵیان وكانوا عنها غافلين وبئاگا بوون لە خوا و لە دەسەڵاتی خوا بۆیە عقوبەکەیان ئەوە بوو تا ئێرە ئەوەتان پێ دەڵێن بەڕێزەکان تا ئێرە چێ لە ناوچووە فرعون و دار و دەستەکەی دەسەڵاتە زاڵمەکە ستەمکارەکە لە ناوچوون ئەوە لە ناوچوو بەچی بەشان و بازووی موسا و عەلەیهی سەڵات وسەلام مسلمانەکان ئەبەدەن ناوەڵڵا ئەوان غەیری دوعاکردن و لە خوا پاڕانەوە هیچیان دەسەڵات نەبوو ئەبەدەن ئەی بەچوونە سەر شەقام و چەپڵە لێدان دەبێ فرعون بڕوخێ فرعون بڕوخە فرعون بڕوخێ فرعونی چی نەوەڵا براکەم خوای گەورە ڕوخاندی خوای گەورە لە ناوی برد و بەنو ئیسرائیلیشی سەرخست بۆیە پەروەردگار دەفەرمێ وأورثنا القوم
وأورثنا القوم الذين كانوا يستضعفون مشارق الأرض ومغاربها التي باركنا فيها. ئەو قەومەی کە ژێردەستە و چەوساوە بوون لەبەردەستی ئەو زاڵمەستەمکارە خوای گەورە ئێستا زەوی هەمووی کردەهی ئەوان. میسر بۆ خۆتان، شام هەمووی بۆ خۆتان، فرعون و دار و دەستەکەی نەما. بۆچی؟ وتمت كلمة ربك الحسنى على بني إسرائيل بما صبروا. بۆچی خوای گەورە وعدی خۆی بۆ بەنی ئیسرائیل بەجێگەیاند؟ بما صبروا، بەسەبەبی سەبر. براکانم با سەبر بگرین لەسەر دینی خوا، سەبر بگرین لەسەر بەجێگەیاندنی فەرمانەکانی خوا، سەبر بگرین لەسەر دوورکەوتنەوە لەوانەی کە خوا حرامی کردو قەدەغەی کردووە، سەبر بگرین لەسەر ناڕەحەتی لە پێناو دینی خوا. سەبر منە، سەبر بە هەڵەشە و حەماسەت سەر ناگرێ ئیشەکە. سەبرت بێ لەسەر دینی خوا بزانە نەتیجە چۆن دەبێ. خوای گەورە دەفەرمێ بەهۆی سەبریان پاشە ڕۆژماندایە ئەوان و فرعون و دار و دەستەکەیمان لە ناو برد. ئێستا فرعون و دار و دەستە زاڵمەکە لە ناو چوو، چێ لە ناوی بردن و تافلێدانی حیزبەکان ناوەڵڵا الله جل جلاله. چێ فرعونی لە ناو برد؟ الله. ئەی چێ قەذافی لە ناو برد؟ بەخوا الله. ئەی چێ سەدامی لە ناو برد کە کەس لە ماڵەکەی خۆی نەیدەتوانی نەیدەوێرە باسی سەدام کە؟ الله لە ناوی برد براکە. بەڵام چۆن؟ خوای گەورە ئیدا ئەرادە شەیئەن هەیە لەهو ئەسبابە. شتێکی ویست ئەسبابی بۆ ڕێک دەخات. دەچێ ئەمریکایەک دێنێ لەو پەڕی دنیاوە دەیهێنێ وەرە ئەوە بڕۆخێنە. دەچێ ڤایرۆسێک دێنێ لە سینەوە وەرە ئەوم بۆ تەخت و تاراجی تێکدا. خوای گەورە ئەسباب ڕێک دەخات. ئێستا دار و دەستەی زاڵم لە ناو چوو. ماوەیەکی زۆر بەنو ئیسرائیلەکان دەیاو دەبێت کەی ئێمە ڕزگارمان بێ. ڕزگارتان بوو، بەڵام ئێوە چۆن دەبن ئێستا؟ ئەی ملت ئێوە چۆن دەبن؟ خوای گەورە دەفەرمێ وجاوزنا ببني إسرائيل البحر فأتوا على قوم يعكفون على أصنام لهم فقالوا يا موسى اجعل لنا إلها كما لهم آلهة. تازە خوای گەورە ئەو ڕێزەی لێناون کەچی بەتەنیش قەومێکدا ڕۆیشتن موسا ئەوە ئێستا مەشهەدەکەیان بینی فرعون غەرق بوو، خوای گەورە ڕزگاری کردێن، وردە وردە بە کەنار دەریادا دەڕۆن موسا و قەومەکەی. گەیشتنە تەنیش قەومێکەوە ئەو قەومە بتیان دەپەرست، وتیان ئەی موسا بۆ تۆش بتمان بۆ دانانی وەکو ئەوانەی ئێمەش بیپەرستی، بۆ بتمان بۆ دانانی. قال أغير الله أبغيكم إلها وهو فضلكم على العالمين. ئەو خوای تەفضیلی ئێوەی دا بەسەر هەموو جیهاندا، ئێستا من چم خوایەکی تر بۆ ئێوە دابنێم؟ قال إنكم قوم تجهلون. قومێکی نەفامن، قومێکی تێنەگەیشتوو بێ ئاگان. چۆن غەیری خوای گەورە شتێکی ترتان بۆ دابنم بیپەرستن؟ چۆن ئەو هەموو فەزڵ و چاکەی خوای گەورەتان بەسەرەوە لە یاد چوو؟ دوای ئەوە ئەو بەنو ئیسرائیلەی کە خوا ڕێزی لێگرتن و فرعونی بۆ لە ناو بردن، ئەو بەنو ئیسرائیلیە تصرفات و ئەفعالیان وەکو فرعونی لێدێ، وەکو قەومی فرعونی لێدێ، ئەوان ئەوجا دێنە سەر دەسەڵات و حکم. خوای پەروەردگاریش بە چەندان قۆناغ بە هەزار و دەیەها هەزار لەوانیش لە ناو دەبات. کاکە بەس فڵان لا بین، فڵان بێتە جێی تەواو، بەخوا چاوەڕێی خراپترکەن. بۆ چەندێک جار بیستومانە خەڵکی ئەم عێراقەوە توێتی خۆزگە بە سەردەمی سەدام، خۆزگە بە سەردەمی سەدام. کەواتە بابەتەکە لەوەدا نییە زەید بڕوا عەمر بێت، بابەتەکە لەوەدایە کوفر بڕوا ئیمان بێ، مەعسیەت بڕوا تاعە بێ، بیدعە بڕوا سونەت بێ، عەلمانیەت بڕوا ئیسلام بێت. بەڵام لە خۆمانەوە دەست پێ بکەین، ئەوە چارەسەری کێشەکانە. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. قوم سوێن بەخوا ئێمەی میلەت تا خۆمان نەگۆڕین، خۆمان چاک نەکەین، هەر یەکەمان لە خودی خۆیەوە دەست پێ نەکا بە چاکسازی، چاوەڕێی چاکسازی وڵات مەکەن. ئەبەدەن نابێت، نابێ، مستەحیلە. تۆ بچی بۆ نمونە دارتوویەک بچێنیت و ئاویشی بدەی، بەڵام ئەی دارتوو ئێمە داوات لێ دەکەین تۆ هەرمێمان بدەیتێ، ئەی دارتوو داوات لێ دەکەین تۆ گوێزمان بدەیتێ. بابەمە چییە؟ تۆ توت چاندووە، ئەو درەختەی کە چاندووتە دارتووە برا، چاوەڕێی چی لێ دەکەی؟ بەرهەمی دەستی ئێمە ئەو دەسەڵاتەیە، بەرهەمی دەستی ئێمە ئەو واقعەیە کە تێیدا دەژین. بۆیە کە بتەوێ وەزعت خۆش بێ، وەرە کارێکی چاکە بکە. ئەجینە ئەوەی تووشمان هاتووە بیما کەسەبەت ئەیدیکم، بەرهەمی ئەو دەستانەیە چیمان چاندووە ئەوە دەدورینەوە، چیت چاندووە ئەو دەدوریتەوە. با ئیسلاحی خۆمان کەین. خوای پەروەردگار دەفەرمێ، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ حتى ترجعوا إلى دينكم، بگەڕێنەوە بۆ دینەکەمان براکانم. ئێستاش لە کۆتاییدا دێڵێم ئەم واقعی تێیدان براجیان لەلایەکەوە ترسی ڤایرۆسی کۆڕۆنا،
لەلایەکەوە نەبوونی موچە، لەلایەکەوە برسێتی، لەلایەکەوە ئەنواع و ئەشکال مەشاکل. براکەی من ئەم شتانە ببەستەوە بە دین بۆی لێی حاڵی بیوەکو خۆی تێی بگەی. کەسانێک هەنە ڕاوچین، تۆ دەکەنە طعمێک، تۆ دەکەنە شتێک کە ڕاوت پێ بکەن بەکارت دێنن، وریا بە برای من لە شتەکان حاڵی بە، قەزیەکان سەرەوبن تێمەگە. ئەم مەملەکەتە هی خوایە، ئەگەر لەسەر ڕێگا ڕاستەکەی خوا بڕۆین ژیانمان خۆش دەبێت. وا حساب کە تۆ سواری سیارەیەکی ڕێک و پێک و ئاخر مۆدیل بووی لەسەر جادەیەکی تەخت و ڕێک دەڕۆی، چەند خۆش دەڕۆی، لێی بخەوە ئیسراحەت. بەڵام هەر ئەوەندە سیارەکە لە جادە لایدا بەرز دەبێتەوە و نزم دەبێتەوە و هەڵدەدێرێ و ئەگەر بێت و ئێمە لە ڕێگا ڕاستەکەی خوا لا دەین ژیانمان ئەوە دەبێت کە تیای دەین. چونکە خوای گەورە وعدی پێداوین ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. إيمان من هبه تقوى من هبه لسر ديني خوابين والله خوا درجاي بركة ورحمتي أرجو أسمان من بودكاتوا أي بو يستا داي خستوا إيمان وتقوى كوكو بيوزني بلا كان شانازي لولاتي مسلمان دا شانازي بعلمانية تودكري شانازي بإسلام بكون برستي دادن دري إيش أوريش خيرك دكيت خواي جورو بود بنيره لا ناو مسلمانان دا شانازي بغور برستي وشخص برستي دكري شانازي ببدعة وخرافة دكري شانازي بدروشتي وبحيائي دكري لكنال آسمانيا كان أوي كباوكو بابيران ما نعم بيستو نعم بينيوا أمر بو تشتيكي اعتيادي هر زور اعتيادية ديك آفرتيكي روت ورجال ونازانم چي لكناليكي آسماني عرضي خوي دكاتو أما روشن بريو ثقافته وبيشكوتنا اتشاوري چي بكن براكن زۆرینەی ئەو کەناڵانەی کە هەیە خۆ دوو کەناڵی یا سێ کەناڵی هی حکوومەت و کار بەدەستانە ئەوەی تری چێە؟ ئی میلەتە، ئی خەڵکە، ئەی چی تیادا پەخش دەکرێت؟ لەو پەڕی فەسادی و قیممەی بەدڕەوشتی تێدا پەخش دەکرێت. چاوەڕێی ژیانت خۆش بێ، چاوەڕێی بەرەو خۆش ڕۆیشتنی نەخێر چاوەڕێی خراپتر بکە. چۆن فیرعەون و قەومەکەی خوای گەورە ناڕەحەتیەکی کەم دوای لێی قورستر کردن دوای لە ناوی بردن. چاوەڕێی ئەوە بکە کە تەوبە نەکەین و نەگەڕێنەوە لای خوای پەروەردگار. ئەم ڤایرۆسەش گاڵتە نییە براکانم، بە گاڵتەش مەیگرن. خەڵکانیشی زۆر لە خەستخانەکان کەوتووە جێی نابێتەوە. بۆیە براکانم ئەوەی کە ڕێنماییە، ئەوەی کە پێویستیە بە خۆپارێزی خۆتان لێ بپارێزن، بەڵام پێشەوە با خۆمان لە غەزەبی خوا بپارێزین، خۆمان لە تووڕەبوونی خوا بپارێزین، خۆمان لە حرام بپارێزین، خۆمان لە شیرک و کوفر بپارێزین. احفظ الله يحفظك. خوا بپارێزێ و دینەکەی پارێزە خوای گەورە دەتپارێزێ. ئەگەر وانەکەین خوای گەورە نامان پارێزێ. داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی صفاتە بەرزەکانی لێمان ببورێ، ڕەحممان پێ بکە، بێدارمان بکاتەوە، هۆشیارمان بکاتەوە، بمان گەڕێنێتەوە بۆ دینەکەی گەڕانەوەیکی ڕاست. اللهم ربنا آمنا فارزقنا الاستقامة. اللهم ربنا زدنا إيمانا وتسليما. اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى. اللهم اغفر لنا وارحمنا وأنت خير الراحمين. اللهم اغفر لموتانا وارحمهم وعافهم واعف عنهم وأكرم نزلهم يا رب العالمين. اللهم أحسن ختامنا واشف مرضانا وأحسن أحوالنا وردنا إليك وإلى دينك ردا جميلا. اللهم إنا نسألك حسن الخاتمة. اللهم ادفع عنا الغلاء والوباء. اللهم إنا نعوذ بك من جهد البلاء ودرك الشقاء وسوء القضاء وشماتة الأعداء. اللهم إنا نعوذ بك من كل شر خزائنه بيدك ونسألك من كل خير خزائنه بيدك. خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانت صفاتە بەرزەکانت ئەوەی نەخۆشە شیفای بدەیت، ئەوەی کە ژیانی ناڕەحەتە ژیانی خۆشکەی، ئەوەی کە دوور کەوتۆتەوە لە تۆ بیگەڕێنتەوە لای خۆت. يا أكرم الأكرمين والحمد لله رب العالمين وصلى اللهم وسلم على محمد وآله أجمعين.